برادران ئەو کاتتان باش دەمێ ئێستا ئەو هەنجەتەی مەلا حوسێن گردە چاڵی ببڕم کە وتی ئەمن ئەوەمە لە ڕێگام ئێستا یەک دوو تەلەفۆن کێلۆ دەکەم و دوایین شت دەبێت بەڵام من گومانم حتا لە کۆی پرۆسەکە هەیە ئێستاکە کۆی پرۆسەکەی کە بە فرتفێر و شت ئەوە بوو من ئێستا تەلەفۆن قسەشکا یەک دوو دەقەیتکە قسە دەکەم هەوڵم زۆردا بدایەت لە دەنجی لە دەستمە دەرێ من تەوهینت بە ئیسلام و بە خودا کردێ نازانم هەموو دەنگکە لێبێ هاتش بەس ئەوەی پیشان بدە بڵێ ئەوە کابرایەکە ئیسلام نییە تەواو بەس لۆ هەندێ هات هیچ پێ نەبوو دەنگکەشی بڕی بە بڕین هەمووتان لە ئەوەدا وەکو نوێنە گوایە من تەوهینم بە ئیسلام کردێ لە کاتێکدا لە دینی ئیسلام ڕەخنا یعنی بڕوا بکە من کۆمەڵێک ئاەتیان لە نادم کە خوددا ڕەخنەی لە پێغەمبەریش پەیامبەری موسڵمانانیش گرتیا یعنی دنیایەکش تێدا هەیە لە بۆیان نردیمە کەس لە ئیسلامیش پیرۆست نییە خوددا لە هەمووی گەورەترە هەموومان دەزانین کەسیوانە ڕەخنەیان لێ دەگری دەرێ ئەوە دژی خوددانە دژی پێغەمبەرن دژی کاکە کەی من تەوهینم بە ئیسلام کردە ما ئەڵێن ئەو مەلایە فێڵ لە خەڵک دەکات فێڵ لە خەڵک دەکات ئەوە کردیتی ئەمن بەرپرسم لەوە بەڵام بەڵگەی ئەو ژنە نکبەتەی لە چێ لە دەستە من نییە یعنی من هەموو هەوڵەکەمدا وتیان کاکە لەگەڵ ڕوودا و کردیتی بەو مەرجەی دەنگ و وێنەی نەبێتن چەند ڕێکخراوی زیانی هاتە پشت ئەو مۆزوع ئەی بەویان نەدایە بە من دەدەن نادەن لەبەرەوەی ژیانی ئینسانێک دەکەویتە خەتەر کە ژنێک چووە لەگەر بەبێ پرسی بابووداچی سێکسی کردیە دوسێ جار لەگەر ئەو مەلایەی بێن بهین مەسە شاشە لە بۆی مەلایەکە بڕوا بکە بۆی ئەو وەسفانەی سەد جار دەڵێم لە ڕووداوە و ئەگەر ئەو مەلایە ڕاستەکە کاکە ئەو ڕووداوە من بەرپرسم لەوە بەس هاوڕێیان هەندێک شت ئەنگۆق گرێم لێ دەکەن ئەگە بێم سەرچاوەکەی خۆم کەشف بکەم وایانە ناڵێن قادر ژیانی خەڵک دەکەویتە خەتەر سەردەش عوسمان لەسەر شتێکی بەچووک خۆی توش کرد بەخۆی توش کرد ئیستفزازیان کرد هات خۆی دەرخست ژیانی خەڵک لە کۆمەڵایەتی ئەوە دەبینم ڕۆژان چ ژن کوشتنێک پەیداوە لە دوای دەرەنجامی گەشەی ئەو مەلایەنەکە ئەوە لە کۆمەلگای کوردی نەبوو نە سەگ و ئاژەڵ ئەبەو دەرەجە ئەزیەت دەدرا نە سەگ نە ژن کوشتن بەو شێوە هەبوو لە ناو کۆمەلگای کوردی لە 80 و 70 و 60ەکان بڕۆن بپرسن بڕۆ لە باو باپیرانتان بپرسن نە ئەو ململانەیەت ئەوە هەبوو هەموو خەڵک ڕێزی لە 60 خەڵک زۆر چەپ و مارکسی بوو هیچ پێکدادان نەبوو لە نێوان لەگە باوکو و برا و خەڵک لەگە یەکتری هەر کەسە دینداری خۆشی دەکرد و خەڵکەکەی کەش ڕێی خۆی هەبوو مەلا ناوێری بێتن ئێستا هەوڵی لەگە دەدەین هەوڵ دەدەین ئەگەر کردی ئەمن هەوڵ دەدەم وەکو نیمچە مفاز عەشیرە بۆ دروستکەم ئەوم پێ دەکرێ هاوڕێیان خۆ من پێم ناکرێت بچم ژنەکەی لە بۆ بینم ببورم ئەو ئافرەتەی لە بۆ بینم کە ژیانی بکەویتە خەتەر دەکوژێ وایە نە هەمووتان لەگەڵە من منتەهین ئافرەتە چیواوە ڕۆحی ئەو ئینسانەی لە بۆ من لە هەمووی گرنگترە و کەسیش نایە مەلایەک بێ بڵێ ئەڕێ وەڵڵی من وام کرد کام مەلا هاتیە وتیت ئەم نەو تاوانم کردیە کام تاوانبار هاتیە هەتا ئەوە بێ برێوەم کردیە بڕۆن لە چاردەوروبەری ئەو مەلایی بپرسن کاچی من وەکو کوردایەتی مەکەن مەسعود و تاالبانی ئەوانە لە شاخ بەناوی کورداتی قسەی دەکردێک و خائینە خۆفرۆشە تابووری پێنجە تا ئێستاش تەوهین دەکە ئەوانە شەرێک قسەیان لەگەڵ دەکا ئەڵێ ئەوە دژی خوددانە دژی پێغەمبەرن ئیلو بابم لۆ کەی ئەمن ئەو قسانەمان کردی ئەما دەڵێ مامۆستە ئەو کەتنەت کردیە هات بەس یەک شت بڵێ ئەوە ئیسلامیەکی وەکو من نییە تەواو بەس لۆ هەندێ هاتو ڕۆی بە فێڵ قەپاتی کرد ئێستا هەوڵ دەدەم نایەت ئێستا هەوڵی لەگە دەدەمەوە لۆ ئاخر جار ئەوانە وادانەی وا بڵێن کو ئەوی ڕەخنەی لە پارتی و چێتی بگری و کو ئەوی ڕەخنە لە کوردایەتی دەگری ئەوانەش ئەوی ڕەخنە لەوانە بگری کە ئەب دەکەن کە بەدەیان و هەزاران
مەلا خەڵکی ئاینی وەکو هەموو مەخلووقەشکە غەڵەت دەکا کەم و کورتی هەیە کورە کەنیسەکان سەدان جار نەتاندی تێدا درێژی سکسیان کردە سەمەنداڵ دەهێن هێنراوە مرۆڤن مرۆڤ بەس ئەوانە قسەت کرد دەڵێ تو دژی خودا و پێغەمبەری بۆ باشە بە کاکە بەڵگەی چترۆ بینم وەرە بە قوربان بەڵگەی چستان دەوێ فلیمی ڤیدیۆیی ئەنی بە جددی مارەیەک هەرستەوە دەرێ چ بەڵگەی هەیە کە مەسرور بارزانی سەردەشتی تیرۆر کردیە چێ بەڵگەی هەیە محمود سەنگاوی کاوەگەرمیانی تیرۆر کردیە چێ بەڵگەی هەیە کە بە ملیارها دۆلاری ئەو میلەتەی دەدزرێ چێ بەڵگەی هەیە فلیمی ڤیدیۆیتان دێت ئێوە لە وڵاتێک دەژین ئەزانن چۆنە هیچ نیە درۆیە ڕاستە ئەو نەوە مەخلوقەی ئەو مەلایانە کە بەس جوێن دەدەن یعنی ئەدەبیان نییە نازانن بڵێن ئەوەیە نازانن گفتوگۆ بکەن باشە بە جددی ئاینی ئیسلام ئەو ئاینەیە کە ئەو کۆمنتانە دەنووسری ئەو خەڵکە ئیسلامیە بڕۆن بخوێنەوە بزان چ زبرخانەکە بزانە ئەوە ئەدەب و ئەتەکێتی خەڵکەکی سەرسەری و شەقاوەیە یان خەڵکێکە هەڵگری فکری ئیسلامە بەس پێم بڵێت چ بەڵگەکتان دەوێت لۆم بنووسن چ بەڵگەتان دەوێت چ بەڵگەکتان دەوێت کە ژیانی ئینسانەکەی بپارێزرێ بەس پێم بڵێت چ بەڵگەک هەیە کە لەو کوردستانەی مەلا عەبدولەتیف سەلەفی سێ چار مانگەوایان کرد ئیحترافی نەکرد هەتا گەیشتە ئەخیری مەلا هەڵۆ هەر ئیحترافی نەکرد دەیان لەو مەلایانە دەوەڵی مەلایت کە شە بووە بە ناوی زیندەرکردن دەستدرێژی کردە سەر ژن ئەوە جوێن دەدات تۆ گەوادی تەمەشای ئەوە فکری ئیسلامیە فکری ئەو ئیسلامی ناها جودایە من ئەوەندەی سەیری دەکەم مەسەلەن دوو ئەوە هەیە کاکە ئەوەی لە قورئان لە هەندێک ئایەت دەبینی مەسەلەن مەسەلەی هەتا دینداری شتەش تایبەت بە ئینسانەکە لەگە خودای خۆی ئەوانە نا حاکم و ئەوەش محکومیشت دەکەن هەموو شتێک بە خۆیانن لە کاتێکدا قورم ساغی وەک خۆیان نییە بەهەرحاڵ من نەوا خێزار تەلەفۆنی لۆ دەکەم هەریگرت بزانین ئێستا خۆ ڕێگا نییە ئەو ئەڵێ وەڵا ڕوودا و پەیوەندی بە من نەکردیە برادرانی ڕوودا و ئەم بەدەنگ لامە ئەڵێ ڕوودا و پەیوەندی بە من نەکردیە ئەوەیە ئەڵێم بوو چۆن ئەڵێ لە سەفەر بوومە براکەم ئەی تو لە سەفەر بوو لەگە من قسەت کردیە ئەوە کەی مشکلێ من لە سویدم وا لەگەڵ قەراز و کەندێناوە هەتا جەبەل حەمرینی قسە دەکەم ڕۆژێ ئەو فرتوفێرانە چییە دەبینەوە هاوڕێیان تکایە کەس جوێن نەدە جوێن دیاردەیەکی زۆر ئیفلاس بوونە و زمانی گفتوگۆ نییە کورە برادران بڕوا بکە من یعنی دەچمە ناو خەڵک دەسوڕێمەوە شن پیر گەنج مستەقاف نەخوێندەوار عموم کەسی عامە هەمووی دێتە ژوورەوە هەر ڕێز لە بەو خوشک و دایکانە بگرن ڕێز لەو باوەڕە ئاینەی خۆت بگرە لەو فکری خۆت بگرە لۆ جوێن دەدەی کە زمانش کەمان هەیە هەمومان زمانش کەمان هەیە باشە کاچ خۆم دەستی کەسمان گرتیە ئەمە بێ مزداقەتین 10,000 خەبەرم بڵاو کردەوە 10,000 خەبەر یعنی داما ناو خەبەرە ناڕاستە شەت لێ دەدا تەواو 10,000 خەبەرم بڵاو کردەوە لەو 24 ساڵەی لێرە باشە لەو ئەوروپایە بە یەک خەبەری تەواو مەسەلەگە دامانەکە ئەوە تەهەڕوب دەکا بەقەت تووچی سەری هەموو ئەو مامۆستایانە ئەمن لە سەجادە و خەبات و لە ناوەندە جیانەکان لە هەموم کردیە کە هیچ ئیسلامێک ئەو خەباتەی نەکردیە هیچ ئیسلامێک ئەو خەباتەی نەکردیە لە بۆ ئیسلامیەکانم کردی ئیسلامیەکان نەیان کردیە حزوریان لە خەباتی جەماوەری سفرە هەموو شتیان بە ئەوەیە بیدە تەمای خوای ئەو ئاەتەی بخینە قەز لێرەدا برادەران ئەوانە چیان کردیە چ دژی ستەمن خدا ئاەتەکی دەنێری لە بۆ گۆڕانکاری بوو یان لە بۆ ئەوەی بەس عیبادەت بکە کامە مەلا بەقەد یەک ڕۆژیمە خەباتی کردیە ناڵێم هەر هەمووی نانا کۆمەڵێک مەلای زۆر جوان هەیە زۆر بێر هەیە کۆمەڵێک مەلای زۆر بە ئەدەب هەیە
ئینسان کفرەوە بڵێتن بەڵام وەرە براکەم وەرە ئەنگوتستان کردیە لە ژیان لەناو ئێمە کە دژی دەسەڵاتی لەبەرەوەی ڕەفتاریان قێزەوەنە ڕەفتاریان قێزەوەنە دەزە تۆ مەلایەک بچی بە ژنی خەڵک ڕابوێری لەگەڵ مەسوولەک فەرقی چییە فەرقتان چییە فێڵ هەڵفێرە کۆیلەبوون هەر کۆیلەبوونە ڕابواردن هەر ڕابواردنە بەڵام نابی قسە لەسەر مەلا بکەی قسە لەسەر مەلای کردکەواتە تۆ کافری مولعیدی ئاتیستی دژی خودای بەس ئەوەیان هەیە لە پەنای هەندێک لە پەنای پارتی و چیتی لە پەنای کوردایەتی هەموو بوونە ملیاردێر ژیانی ئەو خەڵکیان کردە دۆزەخ ئەو مەلایانەش لە دوای ئینتیفاضە بەشێکی زۆریان هاتینە وەرە سیرکە تو ویژدانتان کەی ژن کوشتن ئەوەندە ناو کۆمەلگای کوردیە بوو کەی ئازاردانی ئاژەڵ تاچی کورد ئەبەو دەرەجەی وەحش بوو ئاوا ئەوەندە ئازاری ئاژەڵ بدە کەی شەڕی ئەو فکرە هەبوو کە هەموو کۆمەلگای کوردی هەموو باوکو دایکەکانمان ئاینی خۆیان دەپەرست مەلا حزوری هەبوو و تێکەڵکێشێکی زۆر ئاشتەواییش و ئێستا شەڕە کەی ئەدەب و سلوکی خەڵکی کورد ئاوا بوو بێ ئەلێرە ئەو هەموو جوێنە بە دایک و خوشکت بدەێت ئەوە من ڕۆژێک لە کەساتێکی دیاری کورد تووڕە بووم شتێک بگوتم هەموو عمرت بەقەت یەک ڕۆژی من جوێنت پێ نەدرا لە سوسیال میدیایە هەموو عمرت هەموو عمری ئەزانین چ جوێنەک لێرە بە ئێمە دەدرێ یانی ئەوە پەروەردەی چێە هەر پارتیۆچێتی نین ها ئەوەتە بڕۆن لەو دوو ڕۆژێک بزانە لایەنگیری ئەو مەلایە ئەوە گوایە یەکگرتووە من داوا لە سلاحەدین بەهادین دەکەم ئەلێرە باشە لەس ئەو کەیسە ڕەنگی ڕابوەستم داوات لێ دەکەم سلاحەدین بەها داوا لە یەکگرتوو دەکەم جورئەتتان هەیە بڕۆن لەگە ڕوودا و قسە بکەن بزان ئەو مەلایەتان قورمساغە یان ڕاستگۆیە دە بفەرمونون ئەوەدا لیژنە پێک بینن بڕۆن لەگە ڕوودا قسە بکەن تکایە هاوڕێیان جوێن مەدەن ئەیبا یعنی هەر یەکەکن داوا لە یەکگرتووی ئیسلامی دەکەم داوا لە یەکێتی زانایان دەکەین کاکە زانایان نین نەک ئەوە بڕۆن تاقیب بکەم بزان ئەو مەلایە ڕاستگۆیان نا بزان بەڵگەی یەکلاکەرەوە لە دەست ڕوودا و هەیەیان نییە ئەوە دەڵێنە من ڕوودا بابا ئەمە 100 جار گوتیتم ڕۆژانە پەیوەندی بە من دەکرێت نەک یەکدەیانیش سێ بەشی کێشەی شەخسیان هەیە دژی بەرپرسەکان کێشەیان شەخسیە لە دائیرەکی لە شوێنەکی باش ڕاستە بەشەکی ئەوەیە هەموو کێشەکانە شەخسی مەرز نییە هەرچی دەنجی ناڕازی گوت ڕاستە و مەرزیش نییە هەرچی دەسەڵات ئەوەی کرد ئیتر تەواو ڕوودا لەو خەبەرەی دقیق ڕوودا لەو خەبەرەی دقیق بەس دام و دەستگایەکە لە خزمەت نێچیردایە لە خزمەت دەسەڵاتدایە لەگەڵتاندام بە پارەی دزیاری خەڵکە لەگەڵتاندامە های لای کارمەندەکان دەژین لەگەڵتانم بەس لەو خەبەرەی دقیقە بفەرموو یەکگرتووی ئیسلامیەوە کادیرێکی تووە ئەو قورمساغەی کردیە نەک بەدەست ئەوەی ئەم بزانیتم لە سێ ژنی زۆر زیاتریشە بڕۆن لە برادەرەکانی پرسم بە قوربان بزان مەلا حوسێن گردە چاڵی چێیە سیر مەکە قادر نادرێک دێت سەر ئەو تەلەڤیزیۆنەی قسە دەکە لۆنگۆ بەوەی بڕوا مەکەن هەموو ئینسانێک لە ناخیدا ئینسانەش کێیە غەریزەی کەی تێدا هەیە بەشەرش کێیە کە تەعبیر ناکە چێتان دیتێ بری ئەم فاشیستم چێتان دیتێ بری ئەم مرۆڤ کوژم کاچ خۆم هەرچی کڵاو زەمەدانێکی لە سەرینا کورتپەروەر نییە هەرچی جوعبەکی لە سەری نامانەوە نییە پیاوی دینی و ڕازگۆیە چەند مەلای خائین هەبوو چەند کڵاو زەمەدانی خائین هەبوو کورەمەوەکو حزب هەیتمان بە ناوی کوردایەتی تا کەی بڕوا دەکەن هەر یەکە کات زرکەچی لەبەر کرد ئەوە چی کردەوە من قەت بێڕێزیم بە هیچ ئاینی ئیسلام بە تایبەتی نەکردووە کاچ خۆم ئەمە کوڕی ئەو کۆمەلگایان لێوێن دەرگەورە بووین بڕوا بکەن هەتا بوویمە ڤیگیتاریسک نەمتوانێ بەراست بخۆم من 10 ساڵە بۆ 9 ساڵ و هەندێک گۆشت ناخۆم لە ئینسانیەتەوە ناخۆم نامەوێت ئازاری هیچ ئاژەڵێک بدەم ئەوە نییە زەوقم پێی نایێ یان ئەوە نامەوێت بەشدار بم لە کوشتنی ئاژەڵ تۆ لە خۆت دەخۆی ئازادی من نایخۆم
قورسترێش تژەوەیە کەمترین خواردنی ڤیگیتاریان هەیە بەڵام دێمە و تەسعێ دەدەم لە ژیانم مرتاحیشم بەشدارم لە پرۆسەیەک لە ژیان با 2 ملیۆن کەس بین با 10 ملیۆن کەس بین بەشدارم لۆخم بە وجدانێکی زۆر ئاسوودەوە نامەوێت ئاژەڵە ببینم وەکو داعش قەساب دەچیتن یەک بەخۆی هاوار دەکە لەو ئەوە ئەو ئاژەڵە وەکو من و تو ڕۆحی هەیە من ناتوانم بیخۆم تۆ دەتوانی ئەزانم حەق خۆتە یعنی هەموو ئەدیانەکان دەخوا هەموو باوەڕەکان دەخوا من ناتوانم بەدێن یعنی لە بەوەم نییە یعنی ئەگە مەسەلە مەبدەئی نەبی لۆ ئەوە ناکەین بەرەحاڵ ئەوانە هیچیان پێ نییە دێن بەناو ژنی کورد کەتینە بەناوی نوشتە و دوعا و ئەوانە هەموو ڕۆژە چیرۆکەچیان هەیە سکانداڵەجیان هەیە چێتان دیتی هاتی اعترافی کردیە من لێرە داوا دەکەم لە یەکگرتووی ئیسلامی کەەوە فەزاعەتەکە لە بۆوی بفەرمونون لیژنەیەکتان بڕۆن لە ڕوودا و بزان بەڵگەکانتان دەدەنەیانە باشە هاوڕێیان وەعد بی من حازی کاروان داوای لێبوردنم کرد لە کاتێکدا خەتا لە من نەبوو تەلەفۆنم بۆ کەسێک کرد برای گەورەیان بوو کاگەیهان سەعید ئەوەتە لێرە دەرێم وتی یەک فلسی نەدایە خەبەرم بڵاو کردەوە برای گسکانی هاتن گوتیان کاقادرت کار لێ دەکەین دۆستێکی قەپات کە لە بەندێ داوای لێبوردنم کرد کاک کاروان حازی کاروانیش دەڵێ ئێڵا دەبی داوای لێبوردن گوتم باش کردم لە کاتێکدا من مزنب نەبووم لێدوانی برای گەورەم لە دەست بوو بەڵام خۆ من هاتم داوای لێ یعنی جێم لێ نییە هەڵە بم داوای لێبوردن دەکەم کاچ خۆم مەلە وڵاتە گەورە بووینە هیچ کەسێکمان ڕۆژانە لە 5-6 کەمتر ناڵێت ببوورە فلۆت هەمووانەی لێرەنە یا بێڕۆمۆشەکت کەس نییە لە مناڵیەوە فێر دەکرێت هیچ عیب نییە ئەسڵەن زۆر خۆشە ئینسان ئەوە بێ بە مەبدەئەن بمزانی بای هەڵەم ئێستا داوای لێبوردنم دەکرد بە سڕ دەزانم چۆن ناوم قادر نادرە تا ئێستاکە ئەو بەڵگە و ئەو قسانی لەگە من کرایە یەکلاکەرەوەیە ئەو مەلایە ناوێری با لە نەوەک لە بیرم چی ئاخر زارجەڕە سیرۆ دەمە سندەریا من لەگە تو قسە ناکەمە تو کابرایەکی ملحیدی دژەدینی لەم لۆ دژەدینم چم گوتی ئەو خۆ ڤیدیۆکە لەبەر چاوی هەمووتان دەرێت چەند جارتە ڕسم لۆ لێدایە هەرت نەگرتیە ئەوە دیارە آخر زار جرى سيلو ليدين برادران هري قرت نقرت شي لبكي او كاتت باش ما وصل باشی کاکە دەمێتر تەلەفۆنەکە قەتع بوو ئەوە لە ڕێی بوومە و کاتی ئێستا گەیشتیمە ماڵێ یەک دەقە بامنیش دەکنە خۆم ڤیدیۆیەکی تەزیید بکەم ئەوجا دەست بە لایڤە مامۆستا بە لایڤە هیچ پێویست ناکە لایڤە دەتوانی ڕۆ خۆت ئارەزووی خۆتە بەهەرحاڵ با لە ناو لایڤ دامە زۆر باشە بۆ گرفتمانی کاکە خشتێک خراپمان گوتیە نا حق خۆتە بەس قەزم نەوێ لایڤەوە نییە هەر بەس لەکنە من بیە بەڵێ کاکادر بۆ ڕۆژە هەڕەشەی دەکەی لەو خەڵکەی هەڕەشەمان لێ دەکەی ڤیدیۆمە لایە دیکۆمنتم لەلایە مامۆستایە خەڵکینە بۆتان دەسلمێنم مەلا حوسێن گردە چاریە فەرموو گوێم دایتە تو ئەو خەڵکەش گوێدایە تو بۆیان بسلمێنە فەرموو کاک حوسێن یەکەم دوێنێ ئێوارە سەعات 11 شەوێ کوردستان ئەم نووسیت تۆ مەلای وایاننا دوێنێ شەوێ ئەمە دوێنێ شەوێ زانیت ئەمە لە سەردەمێک دەژی زۆر دۆکۆمنتاریە خۆش نییە مامۆستا پێوە بنێن دوو ئەمە لە تۆ دەڵێ دوو ڕۆژە ئەوە لەبەر چاوی خەڵک ئەڵێ دوو ڕۆژە کاچ خۆم ئێستا بڕۆنە سەر نەبوویتە 24 سەعات نەبوویتە 15 سەعات بەهەرحاڵ دوو ئەمن لە چێ گوتم ڤیدیۆ خۆ شەڕ نییە بە قوربانە
خۆ شەڕ شەڕ نییە قسەکەی بەلاوە منێ مەلا بێئەتەکەیت بن نەزان قسەی بکەن و بە ئاقارەکی تریدا ببەی خەڵک ئێستا جێل و گەمژە و نەزان و نەفام نییە بەس ئەتوو ببینی دەنجی مەش دەبیستی گوێرم ڕابگرە زۆرت حەز لێیە بێ ئوسلوب بم بەرامبرت قسەی نەشیا و ناشرین بکەم جنێ و بدەم بێڕێزی بکەم هەتا بڵێ خەڵکینە ئەوە مەلایەکەتانە ئەوەی لە من نابیستی دڵنیات دەکەمەوە فەرموو قسەی بکە باشە من کەی لێرەوە خەڵک لێرێ بەهەرحاڵ دوو کاکە یەک دەقە توخوام بەس خەڵکی تو نییە لە دوێنێوە چەند کۆمنتت بلۆک کردووە چەند خەڵکت حەزەر کردووە ئەوە من پێم نەگوتونە بڕۆن چۆن بە قادر نادری بدەن خەڵک دیفاع و بەرگری لە کەسایەتی من دەکا لە ئەخلاق و ڕەوشتی من دەکە بەرامبەر تو ئەتوو دەچی بانجیان دەکەی ڕەشیان دەکەیەوە کۆمنتەکان بلۆک دەکەی ئەوە ئەتووی باسی ئازادی و باسی بیر و ڕای جیاواز و نازانم چی و چی دەکەی ئەوە ئەتووی خەڵکی بلۆک دەکەی بەخۆت لە کۆمنتی نووسیتت دەیان کەسم باند کردیە وایە وانە بەڵێ وایە وەش دەکەم ئەوی کە جوێن بەدایک یەک دقە مامۆستا بیرڕا ئازاد ئەوەیە بێ جوێن بەدایک خوشک دەیان بڵێ تو کەر و سەگ و سەگ بابی یان جوێنی ئاز نزم بدە ئاخر هەموو باشە دینت فێری کردی باشە ئیسلام فێری کردوم ولا تسبوا الذين يدعون من دون الله ئیسلام فێری کردوم کە جنێ و بە کەسێک نەدەم لەبەر چاوی من کڕنوش سوزدە بۆ بتێک ببە بۆ حیوانێک ببە ئیسلام ئەوە من فێر کردیە باشە هەمی ئیسلامە من ئەوە قسە لەگەڵ تو دەکەم بەڵام تو حەزت لێیە من قسەی نەشیا و ناشرین بکەم ئەو جەبڵی خەڵکی تەماشاکەنی ئەوە مەلا قسەی کردە ساریە باشە ئەوانەی ئەو خەڵکەی دیفاع لە تو دەکەن جەماوەری تونەوە نیا هاوڕێی تونەوە نیا نازانم باشە مامۆستا تۆ بە ویژدان بە بڕۆنە ئەو کۆمنتانە بزانە چ جوێنێک بەدایک و خوشک و بە من گوترایە بزانە ئەوە دەستە خانەی ڕای ئازاد یان دەستە خانەی خوێڕیاتی یان دەستە خانەی سووت بوو باشە وەرە ئەمن گرنتی لەگە دەکەم 2000 ئیمێل زیاد کۆمێن نووسرایە ئەگەر سەتی گفتوگۆی کردبی ئەگەر ئەو جەماوەرەتان هەیە پیرۆستان بی دەسانەیە تو درۆی دەکەی فێڵی دەکەی چاواشەی دەکەی خەڵک لە ناخی خۆیەوە بڕیار دەدە و قسەت بە تو دەڕێتەوە مامۆستا ڕۆشتی خەڵکی بکەی لەسەر دینی خەڵکی بکەی کاری خەڵک جنەوە پێ دەدا خەڵک بێڕێژیت بەرامبەر دەکات یعنی ئەوە زمانی بۆ تۆ نووسیا و کۆمنتەکەی بۆ خەڵکی بخوێنەوە باشە مامۆستا ئەتوانی سێ درۆی من بێنیەوە لێرە وەکو باشە فەرموو ئەوە لەو خەڵک زۆر جوانە باشە تو دەڵێی لە کۆمنتەکان ئەگەر مەلا حوسێن ئازایە با ڕوبەڕووم بێتەوە فەرموو ڕوبەڕوو بما بابا ئەو تو دەڵێی هەموو عمرت درۆیە هەموو خەبەرەکانت درۆیە ئەوە داماننا ئامە دوێشتان قسەمان نەکردیە خەبەرەکەی توم درۆیە ئامان کردیە دوو کەم لێ بژمێرە ئەمن باشە ئەمن بەقەت تووچی سەرت خەبەرم داگرتیە ئیشم کردیە فەرموو دوو خەبەرم کەی درۆم لۆ بڵاوکەوە خەڵکی مەلهاشی شێ دەکە کاکە ژیان خەڵکی مەلهاشی نا مامۆستا احترامی خۆت بگرە ئەمن لەو منافقە احترامی خۆت بگرە بەڕێزەوە گفتوگۆ بکە ئەمن لەو مەلایە ساقیتانە نیم قۆڵی ژن ببڕمەوە خوێڕیاتی بکەم درۆژ بکەم بەڕێزەوە گفتوگۆ بکە ئەمن ئەوە دەبینی خەڵک یەک ئەو نییە چت هەیە بە ڕاشکایی بڵێ فەرموو دوو درۆی کەی من بڕیا بکە ئەمن تەئیدت دەکەم هەموو عمری من ئەم 20 ساڵە لە ئەوروپامە هەزاران خەبەرم داگرتی دوو خەبەری درۆی من بکە بە خەڵک بڵێ تو کابرایەکی مارکسی کابرایەکی شوعی بووی کاتی خۆی مارکسی لە سەوتەکەی نیۆڕانێش ئەوە سەلماند کە تو کابرایەکی 3 دقە قسە لەگەڵ من کرد 39 دقە قسەت کردیە 3 دقە قسە لەگەڵم کردیە 36 دقە لەسەر ئیسلام و مسلمانان ڕشایەوە قسەت لەسەر ئیسلام کرد ئەو ڕووپاوایە ئێمە سیستەمەکی وای ئیسلام چی بۆ خەڵک کردیە داعش و نازانم چی و ئەو بابەتانە بابەتەکەت بردە بابەتێکی تر سوپاس بۆ خوای گەورە خەڵک کە گوێ لە تو دەبی دەزانی ئەتوو کابرایەکی دژەدینی کابرایەکی ئەلمانی کابرایەکی چەپی کابرایەکی ناخت چی تێدا بەرامبەر بەو ئیسلامی ئەوە زۆر گرنگ بوو بۆ من بۆ خەڵکی تریش چونکە بەڕاستی پێ بڵێم خەڵکێکی زۆر لە ئەوروپا تەلەفۆنی بۆ من کردووە نامی ناردووە مامۆستا ئەمە بەڕاستی قادر نادرمان نەدەناسی
سوێن بخوا ئەوها دەڵێت ئێجە لە بۆ منیش زۆر کەس کەیسەکەی تو هەتا کەیسەکەی تو ئەو کەیسەی تو بوو ئەوجا ئەو کابرایمان ناسی گوتم بابە ئەو کابرایە حەی عەلە سەڵات دەڵێ ئەمن کابرایەکی چەپم کابرایەکی علمانیمە کابرایەکەم ئێجا علمانی خۆمانەوە نییە دژە دینە بە قوربانە تو سەراقون تێگەیشتی علمانی دەزانی چییە؟ علمانی مانەوە نییە دژە دینە بە قوربان ئەگۆ سەرە و ژێر علمان چەپم بە قوربان کاکە چ خۆم یەک خەوسم دێ تخوای قەوس لە شێستەکان خاڵی من دەروێش بوو خاڵم دەروێش بوو شوعی بوو ئەتو تێم کورە بابی من بەقەت باوکی من مسلمان نەبووی بەقەت دایکی من مسلمان نەبووی قۆڵی خەڵکیان نەبڕیتەوە بە قوربان لە 1970کان بە سەدان هەزار ئیسلامی شوعی بووە ئەوە مەشهورە ئێوە زۆر سەقەت لە ئەوکەن شتێکتان دروست کردە ناو کۆمەلگای کوردیتان هەموو تێکدری بەردایە بە سەدان هەزار شوعی مسلمە ئەو شوعیەی 1 ملیۆن کەسی لە بەغدایە هینا سەجادەی ئیسلام بووە بە قوربان خۆ کافر نەبووە خەڵک باوەڕێکی هەبووە مەدەک بووە من لۆشم شەرع کردی نانا ئەخە لۆشم نەگوو باس کردی ئەمە چەپم نانە ناگۆڕێ نا تو دەڵێ ئەتو درۆ باشە باش بەس یەک شت ئەتو مەلای دەبی زۆر وردبی وەکو ڕۆژنامە نووسێک ئەڵێ هەموو ژیانت درۆیە ئەڵێم باشە مامۆستا یەک ئەسان پێم گوتی دوو درۆی کەی من بژمێرە نیت هەری خۆتەیە من کاتوو لە خەت قەتع بووی مەجبورم قسە لەو خەڵک بکەم دژی جوێن قسە بکەم دژی ئێرهاب قسە بکەم کاچ خۆمە من لە چێ دژی خوددا و پێغەمبەر قسەم کردی ئەوە تاعەت لۆ تۆمە دەکەی ئەی بە مەلای بەڵێم گەڕبا قسەی بکەم هیوادارم ئەو ئەزیز و خۆشەویستانەی کە ئێستا گوێیان لە دەنجم نە با بچن گوێ لە دەنگەکەی فەرمووەوە تا هینی وەڕۆ 3 دقە قسەی لەگەڵم کردیە 36 دقە قسەی لەسەر لەبەرێت خۆ دزیەوە بە قوربان خۆ دزیەوە مامۆستا بە هەر حاڵ ئەیە ئەوەتە دەنگەیە کاچ خۆم یەک دقە زۆر شەرمە لەبۆ تو ڤیدیۆم لێ ڕەوان کردی گوتم ئەمن لە ئێران بووم خەریکی ئیمتیحانی دکتۆرای بووم لە حاجی ئۆمەران بەڕێکەتم بە تونگۆ پێش ئەوی بچمە حدودی ئێرانی بە تونگۆ هاتمە ناو عێراق ڤیدیۆم لێ ڕەوان کردی گوتم ئەمن لە ناو سەعات 3 ناردیتت 3 ناردیتت یەک دقە عیبە لەبۆ تو دڵی خۆت دزیەوە عیبە لەبۆ براکەم خۆ لەبەر چاوی خەڵک بوو تەلەفۆن قەتع کرد 20 زارم لۆ کردیەوە لە خەتە مامۆستا قسە هەزارە بانەستە ئاستەکی نووسم کات باقپەیامەکەم بگا ئەوە یەک ڕۆژ بەو ڕێگادا چوو بێ دەزانی شەبەکەی کۆڕەجیش نییە نەوەکو ئەنتەرنێت عیبە بگوت بە شەبەکەم نامێنی دەرەوەڵە مەلا لەبەرم هەرات دەڵێ مەلا لەبەرم کورە لۆرە بە تو هەریمە تو چی براکەم ئەوە دیارە قەتعت کرد کاچ خۆم باشە براکەم بڕۆ قاعیدە و داعشش برای تووە قاعیدە و داعش برای تووە ئەوان مسلمانن ئەم برای تو نیمە داعش برای منە ئەرێ وەڵڵاهی داعشی بە برای خۆم دەزانم بەڵام تۆ بە برای خۆم نازانم لەوە چ ئینسانیەتیان هەیە ئەمە چمان هەیە یعنی بارحاڵ مەلا حوسێن گردە چاڵی ئیشی تۆ بوختانەی کردیتت فەرموو بۆ خەڵکی بسەلمێنە بڵێ مەلا حوسێن ئەو بەڵگانەم لەلایە بڵێ مەلا حوسێن بەڵگەی وەکو چل لۆ بینم بەڵگەی چل یەک دقە با ئەو قسەش بکەم خەڵکی کوردستان هەموو دەزانی ئەوەی گوێ دەنجی تووە ئەوەی لە ئەوروپایە دەزانی ئەتوو وەکو بەبەغا 24 ساعت لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن دەخوێنی بە تایبەتی ئەو کەناڵانی کە سەر بەدەسەڵاتن ئەوە فێڵی دەکەن چەواشەی دەکەن درۆی دەکەن ئەو های لێرە وای کرد لێرە وای گۆ پارەی قوت و میلەتە و نازانم چی و ئێستا هاتووی یەک راپۆرتی ڕوودا و هیچی دەپێنیە لەسەر من کردیتە بەڵگا بە منش دەڵێی بە من دەڵێی بۆ شکایەت لە ڕوودا و ناکەی کاکە ئەمن تەلەفۆنم بۆ جەماعەتی ڕوودا و کردیە گوتیان مامۆستا نەناوی تومان هینایە نەباسێ تومان کردیە بە یەک حرفی هیچ عیلاقە و پەیوەندی بە تووە نییە و بابەتە ئەوەی بۆ خۆی تۆ پەیوەندیت یەک دقە تۆ پەیوەندیت بە بەرپرسی بەرنامەکەی پەری کردیە کە گوتی چی ناناسم بەخۆی ڕاز ناکەی تەلەفۆن لۆ کاک ڕێبواری کرد ئەوەی پێشکەشکاری بەرنامەکەیە وتی پێشکەشکارەکە ناوی پەری بوو ئەسڵان پێشکەشکارەکە ئافرەتەکە ناوی پەریە بەخۆی ڕاز ناکەی ناوی ڕێبوارە ئەوەی بەرنامەکەی پێشکەشکاکە ئەوە خەڵک دەزانی چاوەکەم پەری پەیام نێرە بەڵام کاک ڕێبوار پێشکەشکارە
کاچ خۆم ئەوە تەخۆ لەبەر چاوی خەڵکە ئەوی راپۆرتەکەی پێشکەش کردی کاکە هەر ئەوە هەیە 4 دقەیە بە قوربان کاکەوە تۆ یەک پرسیاری کۆتایی لەبەر ئەوەی دەگاتە ئاستەچی ئەوە کوڕڕاکردنی چ بە زیسان خۆ بە قوربان خۆ شەڕەدەوەی لەگە تو ناکاتن ئێستا تۆ یەک بەس بۆ خەڵکی کوردستان ئەتوو دەڵێ کاکە بەڵگەم لەلایە ئەمە جێلی ڕادەگرم خەڵک جێلی ڕادەگری هەموو ئەو بەڵگانی کە دەڵێ ئەو ئیشە مەلا حوسێن ئەتوو لەکوێ گوە من گوتیتم بەڵگەی ڤیدیۆیم لایە یان بەڵگەم لایە بەس وەرە یەک دقە کاکە لە دەستی یەک دقە تکایە یەک دقە قچەک بەڕێز نانا یەک دقە بەڕێز من ئەوە لەسەر دەستی وانە ئەگەر ئەمن ئەو قسەم کردبی گوتم بەڵگەی ڤیدیۆیم لایە ڕاوستە بە قوربان تۆ مەلای قچەک بەڕێز بە ئەگەر ئەمن لە یەک تێکست ئەوە لەبەر چاوتە کاکە چیان ئێستا تو دەتوێت نانا ئاخر ئەتوو قسە دەکەی لە خۆڕە لە جیفانی خۆت دەردەینی ئەوە تێکستی منە ئەو پۆستی من ئەو پێ دەڵێم بفەرموو یەک بەڵگەی ئەمن گوتبم بەڵگەی ڤیدیۆیم لە دەستە من گوتم سبەی لەو خەڵک ڕوون دەکەم هەموو بەڵگەتەوە دەڵێ مەلا حوسێن موالی 45 ساڵە دەخوای گەورە شاهید ڕاست ناکەی 45 ساڵ نیبە چەندی باشە نووسیتت پێت ناڵێم ئێستا ئەتوو یەکی هەفتی 1969 لەدایک بووی 55 ساڵی ئەوە هەر معلومات نییە نا ئەوە هەر معلومات نییە تو بە خەڵکی بڵێ مەلا حوسێن 45 ساڵە کە ڕاست ناکەی قەسەم بۆ قورئانی کە بسمیلام لێ کردووە 44 ساڵیش نیما من ئەمن تەمەن نەبوویتە 44 ساڵیش 44 ئێزت چەکەی مشکلێ ساڵێک کاکە مەیکە هاتوو هاوار تۆ مەلای ئەڵێ گوتیتت بەڵگەی ڤیدیۆیی باشە مامۆستا دوای شت باش یەک دقە تۆ باش ئۆکو ئەمن تو باش دەزانی ژنە چیوە لەگەر ڕوودا و قسەی کردیە دەموچاوی پێچرایەوە دەنجی هەرسێکیان گۆڕایە لەبەر ئەوەی ئەگە بێتن بڵێ وەڵای من ئەو متعەیم کردیە لەگە مەلا حوسێن گردە چاڵی دەکوژرێ وایان نا لۆ شایەدی شکایەتیش ناتوانانی لەبەر ئەوەی بەبێ بابک و دایکی ئەو شتەی کردیە ئەوە تۆ بە هەموو نا من وەکو نمونەت پێ دەڵێم ئەو ژنە ناتوانی بەم بڵێ ئەمن هەموو هەوڵەکەمدا نەگەیشتمە ئەو ژنەی بەس جەنابەت ئامادەی لەگەر ئەو ئافرەتەی کە لقائی کردیە لقاء بکەی بڵێ ئەمن نەڕوودا و پەیوەندی بە من کردیان بەس ئەوەندەم دەوێت تەواو بڵێ نەڕوودا و پەیوەندی بە من کردیە نا ئەو ژنە دەناسم نە هیچ کاری ئەمن دژی مسیارم وەکو لە لێدوانێکی لە 2018 دەڵێ مسیار وەکو تلیاکە خەڵکیان بردیە ئەتووەت گوتی ئەتوو دەڵێ مامۆستا هەیە لە 2018 لێدوانت هەیە ئەزەقی لۆ دادنەی ئەڵەی مامۆستا هەیە کە ژنیان بردیێت دوای چەند ڕۆژێکی بە ناوی دین دوای ئەوە تەلاقیاندا ئەوە مسیارە لێدوانی تو هەیە ئەڵێ وەکو تلیاکە زۆر خەتەردرن من پێ دەڵێم ئەتوو ئێستا تو دەتوانی قسەی کۆتایی من ئەوەیە من چۆن دەزانم سەرچاوی خۆم بەڵگای چ کاچ خۆم بەڵگە چێ دەزانی مەسرور بارزانی سەردەشتی تیرۆر کردیە مەلا حوسێن گردە چاڵی چێ دەزانی محموود سەنگاوی کاوەی تیرۆر کردیە چێ دەزانی ملیۆنەها چێ مەلا وشاری تیرۆر کرد پرسیار من پرسیارە لێکەم بەڵگە لە کوردستان چۆنە ئەتوو دەتوێت ژنەک کە ناتوانانی بهینێ سە تەلەڤیزیۆنی لێرە بێ وا بکە ئەڵ ئەبێت دەنجی بگۆڕی باشە تەلەڤیزۆن شوێن و جێگای ئەوەیە یعنی بەڕای تو تەلەڤیزۆن شوێن و جێگای ئەوەیە ئەتوو بێداوای مافی خۆت بکەی بەبێ ئەوەی ناوی بینی بەبێ ئەوەی دەموچاوت دەرکەوێ بەبێ ئەوەی بزانی چی دەنگەکی لەبەر ئەوەی دەکوژێ بە قوربان بەڕای تو باشە پرسیارە لێ دەکەم تەلەڤیزیۆن
زەحمەت ترایان بچێتە یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان بانجی من بکەن بستە وەزارەتی ئەوقاف بانجی من بکەن کە من مۆزەفی وانم بڵێ کاکەسم لە خولبەی دوور خرایمەوە بڵێ مامۆستا حوسێن زەحمەت دەبێت تاکنەمە وەرە بابەتێکی زۆر مەترسیدار هەیە وەرە با قسەی لەسەر بکەین کامە زەحمەت ترە کاکە قادر ئەوە ئیشی من نییە ئەوە ئیشی من نییە ئیشی ئەو ئافرەتێ لە خۆی ئەبە نۆعی بەس ئەمن پێت دەڵێم یەک دقە مامۆستا تۆ دەتوانی سوێن بخۆی کە سوێن بخۆی بە ئەڵڵا کە ڕوودا و پەیوەندی بە تو نەکردیەوە لەسەریش قەپات نە بشارك لي لكم تاكل راو يدقى بشارك لي لكم يعني اجر رودا وبيودي بمن وكرت امن قتم بيودو علاقا بوبابة تونيا او من نيم او بلغير سرمن تقريبا اوان لو بدين بيوندي بتودا كان كلقاء لقى دوكا سيت كذا كان براستي او قسانيتو زور دخوشم دكا سرتا كان داك شتدوت زورم بلا وسير بو بلا ما قسانيتو استا خلق جيلي او زور مهمه او اكيد دردێکی لە بۆ خەڵکی یعنی ئەگەر ڕوودا و پەیوەندی بە من وەکرد ئافرەتێکی پەیام نێت نازانم چییە پەیوەندی بە من وەکرد یعنی پەیوەندی پێکردی پەیوەندی باش ئێستا وەڵامت دەدەمەوە ئێستا وەڵامت نانا من دەمەوە بڵێم پەیوەندی پێکردی گوتی ئەو دەنگە ئەتووی دەنگە نەیگوتی دەنگە ئەتووی ڕوودا و ئەمن تەڵەبی دکتۆرایمە لە هەمەدان دەخوێنم ئەو ڕۆ تەبعان هاتمەوە ئیمتیحانم هەبوو پێشەوەی بچمە ئێران ڕقەمەکەم بۆ هات کەسێک بوو نازانم چێ بوو گوتی مامۆستا من لە ڕوودا و دەوام دەکەم بابەتێک نییە کەسێکی پێمان خۆشە قسەی لەسەر بکەی گوتم فەرموو گوتی کەسێکی پێم خۆشە قسەی لەسەر گوتم فەرموو ئاساییە گوتی بابەتێکی مسیارە گوتم ئەو بابەتە پەیوەندی و عیلاقی بە من نییە کاکە ئەمن مامۆستایەکی ئاینیمە خەریکی ئیمتیحان و تاقیکردنەوەمە سەرقاڵ و مەشغوڵم ئێوە هزار مامۆستای ترتان هەیە لەو کوردستانە هزار کێشە و مەشاکلی تر هەیە بەڵێ نەسی ئەو قسەی ئێستا لە تو دەکەم ئەگەر ئەو ئافرەتە سەڵکی نی لایدا بەڵاو کاتەوە گوتم هزار کێشە و مەشاکلی ئەخلاقی هەیە سیاسی هەیە ئیداری هەیە ئەگەر هەیە فەرم داڕوودا و مەوزوعی ئێستا بکاتەوە لۆ ئەو بابەتە لۆ ئیلە ئەمن مامۆستای تر هەیە با قسەی لەسەر مۆزوعی بکە وەسەلامەوە قسەکەی من بووە باشە لێم نەکردووە لێش ناکەم وتو نبوت يا رودا وتلفوني من نكرديا بابا لكنا من لك دنگتي دادنم دنگتي على رودا وتيندي بمن نكرديا ما مصا لقاب جيراي هم دنگتي وعد تام في ددم داوالي بردن دكم اگنه يقول بي رودا وتلفوني لبو من نكرديا استاد عليك كردي بابا من دنگ لو دادنم دنگ عفرتي بيامنير بوتي ما مصا من دنگ يقدر من او دو تلفونم لك نسيمني اجانا اسلم لي الدان كدليت رودا وبيوندي بمن نكرديا ولو براكم او دو نفر امن زانياري كاكا دجمني مني براتو دو براي قاعده وداعشي اي باشا براي اتو براي قاعده وداعشي قيناكا كاكا جان باشا براكم بانتينا استشي نزم تاوكم تو ملاي تو ونيا بس بسيارة نانا كوتا قسمكا تو اسا اعترافك باش كرت روداو لو بس بيوندي وتو كرت بهيز ملايش كينا كرديا دقال زي شتي زانان تلفونك مبوهاتوا بوتيان موضوعك هي كيسة مسيارة حزم عليه قصي لسبكي وتيان كيسة مسيارة يعني اتو دس تدا هي تومد بار دكري ما زالم باسی تومت بار وشتانی که دانه بونه خیر کیس باسی تومت بار وشتانی باشه لو پیوندیان چند هزار ملائکه هیا ماموستا چند هزار ملائکه هیا برمو ماموستا چی زیرانی خون شو از رودا و باسی موضوعی مسیاری کرد من لو راپورتی کبلاو کراوات چند هزار راپورتی ماموستا چی آینی شو باسی مسیاری کرد ماموستا امام خطیبه ناوی دکتر مخدیده امام خطیب مزگوچی حاجی بکر زیرنگریه اما نچو موچو چه مشکله بو براكم اوان لقاء وكويتشتي زانان كرديا وكويتشتي زانان كرديا وكويتشتي زانان فيديو كهيا قيناك انا اندام اللي براكم او خلق باب بهيوام خلق بوجدان وباخلاقه فيديو كلا بردست بقربان اما سلسله مقدان دوكومنتا لدوكومنتا خمي خلق النبي خلق بوجدان واخلاقه وبرياده خمي اود نبي دانا منتهين براكم شرين انغو عليك رخنك تان لي بيقول يك سدلن انغو دجي خدان دجي پیغمبرن لكاتك دا
لە ئیسلامدا تو دەرێک بە قوربان ئێستا ڕوودا و ئەمن هەموو هەدەف و ئامانجم ئەوە بوو عەقیدە و بیر و باوەڕی تو ناخی تو بە خەڵک بناسێنم براکە خۆ من ئەوڕۆ نیمە کاچ خۆ من لە هەولێرە ئیشم کردیە بە ملیۆنەها خەڵک دەمناسیتن خۆ ئەوڕۆ نییە ئەمە کابرایەکی سەر بووینمە مليون خلق ناسی بەواستای ناوی من 2000 لایک دۆناتیە گەنە لە ژیان 2000 لایک دۆناتیە باشە مامۆستا من لۆت بڵاو بکەمەوە وعدبی 50000 لایکم لۆ هاتیە لەسەر ڤیدیۆ خۆم 50000 ئەتوو هەر هیچ نی لە چاو نا من پێ دەڵێم ڤیدیۆ لایڤی ئەوەی ئێستا جوێی لە قسەی منە بابچی تەمەشای پۆستەکانی ڕابردووی تو بکە بزانە چەند کەس باشە وەرە من لایڤ ڤیدیۆ بەس ئیمێت خۆشناوی 1 ملیۆن لایک برم 1 ملیۆن تەمەشاکەری باشە ئەو دیدارەی من تەحەدات دەکەم هەتا ڕیپۆرتم لێ نەدرابی براکەمە تو چی بەجددی یەکەم جارم بدناسم پێت ناخۆش نەبی و بەو فعلەشە تو ناسیە یعنی بەجددیمە پێت ناخۆش نەبی ئاساییە بەهەرحاڵ بەنەستە ئاستەچی نزم ئەمە ئەوە گەیشتنە قەناعات کە ڕوودا و پەیوەندی پێکردیە لەسەر ئەو تۆمەتەی و ئەو دوکۆمنتا من بەرپرسم لێ داوا لە یەکگرتووی تو کادیری یەکگرتووی وەنیە مامۆستا کادیری یەکگرتووی عیبە جوانمە من ڤیدیۆی توم دیتە ڤیدیۆی توم باشە قسەکە ڕاز نەبوو چ بڵێم ڕاز ناکەی یان درۆی دەکەی کامت بڵێ ئەدەبیان دەبی برێ ڕاز ناکەی وشەی درۆکردن ئی کەسانی سەجادەیە باشە باشە ئەتو خۆت کاندید نەکردو لە بۆ هەڵبژاردن لۆ چ لیستەک نانا 2018 لۆ چ لیستەک بووی باشە لە لیستی ئیسلامی کاندید بووم لیستی ئیسلامی لیستی دکتۆر محمد بازیان تێدا بوو لیستی بزوتنەوەی ئیسلامی تێدا بوو لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان تێدا بوو بە فەخر و شانازیەوە خۆم کاندید باشە باش بە قوربان ئەمن ڤیدیۆی توم دیتێ 2018 ئەڵێن ئەتو وەکو یەکگرتو ئەم چوزانم بەڵام ئەتو کاندید بوو کە کاندید بوومە کە هاتمە ناو بابەتەکەی بەڵێ وەکو ئەندامی لیستی ئیسلامی چوونەتە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە وەکو هەموو کەسێکیش مافی خۆمە ڕێکلام لە بۆ خۆم بکەم مافی خۆتە ئەوەکە من وەمزانی لەوێندە پێت دەڵێن وەکو کادرێکی گرتو بەهەرحاڵ داوا دەکەم مادام ئەندام یەکێتی زانایانی داوا دەکەم یەکێتی زانایانی کوردستان بە دواتچوون لەگەڵ ڕووداو بکە لەگەڵ مامۆستاش بکە ئەگەر من غەڵەت بووم ڕاوەستە ئەگەر من غەڵەت بووم پەیمان بێمە ئێرە داوای لێبوردن کەمیان تێکستێک بنووسم ئەگەر نا ئەو مامۆستای عقوبە بدەن کە ئەوە قۆڵی ژن دەبڕێت باشە بەڵگەکانت نەگوت ئێستاش لەگەڵداری هیچ بەڵگەت نەگوت هەموو خەڵک چاوەڕی بەڵگەیە بە قوربان من پێ دەڵێم بەڵگەی چێ 100 جار پێم گوتی تیرۆری دێ سەدان کەس کرایە چ بڵگەت هەیە تۆ لە کۆمەلگایەکی دەژێتێ ئەو ژنە فەقیرە نەکبەتا دوای ئەوە قۆڵی بڕایتەوە بە کوشتنیشی بدەیت من پێ دەڵێم ڕوودا و پەیوەندی پێکردی لەسەر ئەوەی تۆمەتباری و ئەویش لە بەلاش وەناڵێ کەناڵێکی وەکو ڕوودا و لێ پێچینەوەی لەگە دەکرێت و هەردوو ژنەکە و هەموو وەسفەکانە تو یەک دقا تۆ سێ منداڵت نییە تۆ چەمەنت نزیک 45 ساڵ نییە نەنا بابە ڕوودا و بەزمایە بڵێ ناوت چییە ئەڵێ تەمەنی نزیک 45 مناڵی سێ منداڵی هەیە پۆپولارە لە سۆسیال میدیا کاکە لێدوانیان هەیە بە قوربان من لێدوانی ئەوانم جێ لێ بووە کە دەڵێن ئەتووی باشە من قوڕیشەی کە بەسە خۆ بکەم ئێستا تۆ نەفی دەکەی باشە پێمەیکە گاڵتە تخوا قسەک بە کاکە داوا دەکەن مادام ئەندامی یەکێتی زانایانە لێکۆڵینەوە لەگەڵ ڕوودا بکەن لەگەڵ ئەو مەلای بکەن ناڕازۆم داوای لێبوردن دەکەم باشە مامۆستا لەگە تو قابلە تو تۆمەتباری من ئەڵێم بچن لەگە ڕوودا و دانیشتن بکەن ڕوودا و بەڵگەی لەدەستە با بچن ئەگەر ئەتو نەبووی ئەمن وعدلی تەواو لەوەی زیاتر چی کە دەوێت بەڵێ کاچ خۆم من قسە بە ڕوودا و دەڵێم قسە بە چتی زانایان دەڵێم بەڵام ئەتوو ئەندامی وانی
کاکە بالیژنەیەکی 5 کەسیم 5 مەلا بچن لێ کۆڵینەوە لەوەی بکەن ئەگەر من هەڵە بووم ئەمن هەڵە بووم داوای لێبوردن دەکەم تەواو لە دنیا ڕۆژنامەگەریشەوە هەیە مامۆستا فلیمەکەیە ژنێک 2 ساڵ کەتە ژۆرێ فەسڵ کرا تەرحیل کرا ئامادە نەبوو سەرچاوەکەی باس بکە هەندێک شت پرەنسیبی ئەخلاقیە من ناتوانم سەرچاوەی خۆم بێم ژیانی بخەمە خەتەر لۆ جەنابەت پرەنسیپی ئەخلاقی نییە ئەتو بێی لە خۆتۆ نای من بڵێ ئەمن دەزانم 100% مەراقسەی گرتساریە ئەوە پرەنسیپی ئەخلاقی نییە بەڵێ ئەمن دەزانم ئێستاش دەقیقم لێ لەبەر ئەوی جێم لە دەنجی توو بووە ناوی تویان تۆمەتبار کردیە نەک لە سەرچاوی لە 2 سەرچاوەش بەس خۆ نایەم ئێستا دەنگەکان بڵاوکەمەوە خۆ نایەم ئێستا بەڵێ کۆتا قسەمەوەیە ئێستا لای خۆم خەزم کردی و چیتۆمی بەڵاو دەکەمەوە ئێستا لە پەیجی خۆم باشە دەست خۆش بوو ئەو عزیز و خۆشەویستانی ئێستا گوێ بیستی ئەو دەنگەی من و کاقادرینە پەیجەکانی حوسێن گردەساڵی لە عەفوان لە تەلیگرام لە فەیسبوک لە تیکتۆک لە ئینستاگرام لە تاوی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە یوتیوب ئەو عزیز و خۆشەویستانی کە ئێستا گوێیان لە من و تووە باگوێ لە سەوتەکەی من و کاقادری بگرن ئەمن دایدەنێم جەنابیش دایدەنی ئازادی بەس یەک قسەم هەیە قسە من لایڤە براگەم خۆ لایڤە خۆچەوە لایڤە 1700 کەس زۆر هیوادارم کاقادر هیوادارم لە کاک محەممەد ڕەئوفی بەڕێوەبەری دەستگای درە و تۆزێک لەو فێر ئەخلاق و ڕەوشتی گەیشت پەیامەکەت گەیشت پەیامەکەت گەیشت مامۆستا گەیشت زۆر سوپاس سەرچە هاوڕێیان ئەمن وتم مواسەفاتەکان هەموو ئەو پەیامێرە قسەی لەگە کردیە وعدبی ئەڵێ ڕوودا و پەیوەندی بە من نەکردیە ڕاوەستم هەتا لەگەر ناو ئەوەکەیە یەک دەقە بەس ئیتر وا بوو کە من لە ڕێگا بووم و شەبەکەم نەبوو ئەمن دەرفەت بێ لە کاتی تریش ئامادەمە نەک جارێک 100 جاری تریش قسە لەگەڵ بکەم لەسەر هەر بابەتێک کە خۆت دەتەوێت نەک ئەو بابەتێکی بچووک کە مسلمانان بدەیت بەڵێ بۆچی باسی ڕوودا و ناکەی من هیچ گرفتم لەگەڵ ڕوودا و نییە ڕوودا و راپۆرتێکی کردووە بە یەک حرف نایمنی نەهێناوە بە یەک حرف نەباسی منی کردووە نەنامنی ناوە نەچێشیش لەگەڵم نەوە کەسیش پەیوەنی بە من نەکردو بەخۆم لە ئێران بووم ئێستا لە ئێران دێمەوە کەسیش پەیوەندی بە من نەکردیە حاجی عومەران سوار بوومە وا دێمەوە بەرەو هەولێر ئیتر ئەو فێڵ و درۆ و چەواشەکاریە تاکەی کاکە شەرم لەو ڕیشت نییە شەرم لەو مۆسیبیانی خۆت بکە نایمنی نەهێناوە جێب دەنێ باوڕێ نەباسی منی کردووە نەنامنی ناوە نەچێشیش لەگەڵم نەوە کەسیش پەیوەندی بە من نەکردو بەخۆم لە ئێران بووم ئێستا دێمەوە تۆ لە ئێران دێمەوە باشە هاوڕێیان تەکسی حاجی عومەران ئەوە مەلایە ئەڵێ قادر گوتی بەڵگەی ڤیدیۆ ئەڵێ ڕوودا و پەیوەندی بە من نەکردیە تێدەگەی من ئێستا لەو پەیامێرەکە ڕوودا و دەبینیت ئەڵێ پەیوەندی مەلایە یەک دنیا قسەی بە ناوی منە بەستە هاوڕێیان من دەزانم شەڕی ئەو مەلایەنە قورسە بۆ ئیشی منیش نییە بەڕاستیە من خۆم تێکەڵ بەو شتان ناکەم بەڵام مەلاکان بەشێک لە مەلاکان بە ویژدان بڵێ بەشێک لە مەلاکان لەبەرەی خەڵک ستەمکارن ستەم دیدە خەبات دەکەن ئەزیەت دەدرێن تیرۆر کران وەکو مەلا وشار وەکو مەلا مامۆستا سوسەیی وەکو دەیان کەسی ئیسلامی بەشەیان لەسەر فکرە بەشیان لەسەر کاری ڕهابی بۆ جیدایە من ناتوانم ئەوە بکەم بەڵام بەشێک لەو مەلایەنە بەناوی نیشتە دوعا تێندەگەی مسیار ئەوە شیعەکان بەناوی سیغە بەناو ئەو خەڵکە کەوتوینە فێڵ لەو میلەتە دەکەن پاریان لێ وەردەگرن ئاژەڵ سەک لاق دەبرنەوە ئەمە دژی ئەوانەی ئەمە دژی پارتی وێچێتی نیم لەبەر ئەوەی پارتی وێچێتی لەبەر ئەوەی ڕەفتاریان قیزەوەنە چەپەک بیکە چەپ کە زۆر مەفهومی کراوەیە هاوڕێیان چەپ و مارکسی دووشتی زیان لە قۆناغێک لە 1970 خەڵک زۆر هەمووی مارکسی بوو بە مەلاکرێکاریشەوە بەڵام قسەی من لەسەر ئەوەیە چەپ ئەوە 1000 تۆمەت لەو دەکە مەلاشە ڤیدیۆتەیە شوعی بووی نادەبێت بەرحەڵەوە چشتێکی گەورە نییە بەستا دیتان وتی ڕوودا و پەیوەندی بە من نەکردیا لێرە ئەڵێ پەیوەندی کردیا ئەوە جگەلەوەی ئەوە ڕوودا و گیان لێیە نەک یەکیان
50 کارمەندیان هەیە کاتش خۆش مەلایەک بێ ئاوا لەبەر چاوینگۆ ئێعترافی کرد کە ڕوودا و پەیوەندی پێکرد و ڤیدیۆکە هەیە هاوڕێیان تکای جێ بدەنە بزان نەگەیشت زانایانیان کردیاننا لۆ پەیوەندیان بەو مەلایە کردیە و من بەرپرسم 100 بارەی دەکەم و هیوادارم لە ژنەیەک بچی ئەگە غەڵەت بووم ئاگاداری من بکەنەوە تا داوای لێبوردن بکەم کاتش خۆش